ئەم ڤیددیۆ تایبەتە بە هاوڕێی خۆشەویستم کاک سەروەر خرالاقی دۆستی ژینگە برایان ئەوەیە من لە ئیتالیا مەمە دوو تاوەری گەورن کە حتا ئاسمان هەمووی دار و درەختەوەوانێ من دڵنیام تۆ چێژ لە دیمەنیم ئەم سەوزایی و نەمام و ڕۆکە بینی کە ئاوا چۆن بەم شێوەیە ناشتویانە حەزم کردم ڤیددیۆ بۆ بکەم بیبینی بزانین لێرە چۆن قەدری ژینگەی گیری ئەمە ئیتالیایە سەریکە ئەمە داری گەورەیە وا مەزانە کە بڵێن گوڵ و ئەو شتانێ درەختی گەورە گەورە حتا سەرۆ سەوزاییە ئەمە بۆ کەسانی کەڵێن بەخوا جێگەی نەمام نییە و لەکوێ دار بڕوێنین و چی لێ بکەین وانە سەریکە ئەم وڵاتە لەکوێ داریان ڕواندووە ڕێز و سڵامانەیە مامە سەروەت چاوی منی قوربانە بووم حەزم کردم ڤیددیۆیە بۆ بنێرم بۆی بزانی کە چۆنە وەزعەکە چاومانی خاڵە سەروەر خەرەلاقی